پندێگەیە دەڵێت بانێکە و دوو هەوا ڕێک ئەم پەندە لەسەر حکومەتی هەرێم دێتە دی. زۆنی زەرد زۆرترین پرۆژە و خزمەتگوزاری تێدا ئەنجام دەدرێت و لە زۆنی سەوزیش پرۆژەکان تەنها لەسەر کاغەز دەمێننەوە. ساڵی 2012 گفتوگۆ لەسەر دروستکردنی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی کرا. ساڵی 2013 بڕیاردرا پرۆژەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بڕی 400 ملیۆن دلار وەک تێچووی پرۆژەکە دیاری کرا. ساڵی 2014 بەردی بناغەی پرۆژەکە دانرا و درا بە کۆمپانیایەکی تورکی و چەند کۆمپانیایکی ناوخۆی. لەو کاتەوە تەنها ئەم کەمپی ئیشکردنە دیارە لە پرۆژەکە کە کۆمپانیای جێبەجێکار دروستی کردووە. پرۆژێت تا ئێستا ماوە کاتی خۆی بە پێ ئەو دیزاینە و تەسمیمەی کە بۆ کرابوو بە سێ مەرحەلە جێبەجێکرا. یەکێک لەو مەرحەلانە خراپە بواری جێبەجێکردنەوە ڕادستی دەستی بەڵێندەر کرا کەمپیان بۆ تەرتیب کرا لە بەکرێتچۆ بۆی کە ئیشەکە جێبەجێ بکەن، بەڵام بۆی قەیرانی داراییەوە پرۆژەکە ڕاگیرا چکە وەزارەت ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی پشتیوانی دارایی نەئەکرد کە ئەو پارێ سەرفکا بۆیە مەقاول لێی وەستام. بە پێی زانیاریەکانی کێنێن شارەوانی سلێمانی لە ڕێگای بریکاری وەزارەتی شارەوانیەوە هەوڵی داو بۆ ساڵی 2019 پارە بۆ پرۆژەکە دابین بکرێت، بەڵام وەزیری شارەوانی وتوێتی ئەو پرۆژەیە و داواکاریەکە بەرز ناکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەبەر ئەوەی پارە نییە. بەڵام هەمان وەزارەت لە بودجەی ساڵی 2019 باڵێنی داوە زیاتر لە 80 ملیۆن دلار بداتەوە بەو کۆمپانیایی کە پرۆژەی شەقامی 100 مەتری لە هەولێر بە قەرز جێبەجێ کردووە. ئەوش ئەنجومەنی وەزیران ئەوان خۆیان لە منتیقی سنووری خۆیانە هەندێک کۆمپانیا هەن، هەندێک خەڵکی مستەسمیر هەن، موافقەتیان بۆ کردوون بە قەرزی درێژخایەن هەندێک لە پرۆژەکانیان جێبەجێ کردو. بەڵام لە سلێمانی ئەو حاڵەتەن نەبووە. زۆربەی زۆری ئیش و کارەکان ئەوەی کە پێویستە لێرە بڕیاری لێ بدرێت چۆتەوە هەولێر لەوانەیە جۆرێک لە تێ نەگەشتن هەبێت، کەم تەرخەمیەک هەبێت لەو برادرانی خۆمان لە بەرپرسانی کە لەوێن کە جوهد ناکەن هەوڵێکی باشتر نایەن کە سلێمانی لە هەندێک پرۆژە جان بچێتە پێشەوە. شارەوانی سلێمانی دوای ئەوە دڵنیا دەبێتەوە لەوەی ئەنجومەنی وەزیران پارە بۆ پرۆژەکە دابین ناکات، داوای چەند کۆمپانیایکی بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیران تا پرۆژەکە بە قەرز جێبەجێ بکەن، بەڵام تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. پرۆژەی شەقامی 100 مەتری شاری سلێمانی ئەو پرۆژەی چەند کابینەیەک نەبێ هیچی دیار نییە. بە پێی زانیاریەکانیش حکومەتی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2019دا هیچ بڕەپارەیەکی بۆ ئەم پرۆژەیە دابین نەکردووە، بەڵام یەکێتی ئەوێ لە کاتی بانگەشەی هەڵبژاردننا وەکو کەرەستەیەک بەکاری بێنێ بۆ خۆی. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.